قضية ام جي بي اس 600,000 پێشکی لێ ماسە نەقەوە لێ ئەیدەنە 8,000 ئیتر ماڵەکان دەبێ خۆیان تەلەفۆن بۆ دایرەکەن دایرە تەلەفۆنی ماکە بین بۆ ماڵەکان خەڵک پیرێژنە ناتوانێت خەڵک پێشمەرگەی ناتوانێت ئاسایشە شورتەیە هیچ مەجالێکیان نییە ئەمانە بچن خاصە مەعمەلگرن و بێن بۆیرە یعنی بە حەقەت کۆمەڵێک خەڵکی مەخاولشتە ئەنێ تەمەحن لەم ئیشەی ئێمەیە ئەو کێشەکەمان داواکارین لە حکومەت ئەمە بە چارەسەرکە هیچ کارە هیچ قەیرانێ نییە غاز زۆرە هەموو شتێ زۆرە مەعمەل منعی بینی هیچ کێشێکمان نییە لە دەڕی تەلەفۆن بڕین بۆ ماڵەکان هێش عافرەت لە قوڕەکان خۆی نادەت من تو جات و من و ئەو تەلەفۆنت بۆ کەوایەنە ئەم قەراری GPS-یان دەرکردووە ئەڵێ دەبێ ماڵەکان بەرنامەیەکدا بنێن بە بەرنامە داوای ئەم غازە بکەن ئێمە ماڵەکان هەندێکیان پارەکایە بە چقەچق ئەمانداتەیە نیوەی پارەکەیان دڕا موبایل سڕسڕیان پێیە ئەوەی باسی ئەم بەرنامە و شتاناکە لەم بەرنامەیە ئەزانەیە پێویستی بە غاز نیە غاز سەرف ناکە تێگەی ئەڵێ تو هیم بکە 2,000 بۆ ئێمە بۆ شەریکە حیساب بکە 1,000 دینار بۆ خۆت ئەو 1,000 گازی پێ بکڕە تاوی پێ بکڕە عەمەلەی پێ بگرە ئیتر نازانم ئەمە چی بۆ ئێمامینێتەوە لەبەر سبلتەکە دابنیشت و ئێمەش لەبەر گەرماکە پارەکە بدەینە دەست ئەوان و لەسەر مواتنیش ئەبێتە 8,000 دینار تێگەی هەم مواتن زەرمەنە هەن ئێمە زەرمەنین ئەم ئیشە کەسابەتە ئەوها ناڕوا ڕۆژانە قەرار دەرەکەن لەسەرمان ڕۆژانە قەرار دەرەکەن ڕۆژانە یعنی ناکرێ ئیشەکە ناڕوا وەستاوە بەڕاستی یعنی ناکرێ ئیسا حالیان هەزمە نییە ئێمە یعنی بە هەموو قوت خۆماوامان کردووە هەزمە لە کەرکووک دروست نەبێ بەس ئەمان کارێەوە ئەکەنکەوە هەزمە دروست ببێ یعنی ئەم ئیشە زۆر سەعبە یعنی ئەگەم شتە ئەوها بڕوا کەس بار ناکە کەس بەزەرن مەجبور نییە ئیش بکە ئێمە یعنی ئەم ئیشە قورساکەین فیسەبیلەوەی یعنی دەستمان لە پارەی حرام نەبێ و دزی و دزاری نەکرێ بەزەم حکومەتە واد لێکە یعنی ناکرێ ئەم ئیشەوەها